دایکێکی ئیماندار بە کوڕە بچووکەکەی خۆی وت کوڕەکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک دەجار قل هو الله ئەحەد بخوێنێ خوای گەورە لە بەهەشتا قەسری کۆشک و تەلارێکی بۆ دروست دەکات. کوڕی شیرینم تۆش بیخوێنە. مناڵەکەیش دەستی کرد بە خوێندنی سوورەتی ئیخلاس قل هو الله ئەحەد دەستی کرد بە خوێندنی. دایکی منداڵەکەش لەگەڵیا دەیوتەوە. مناڵەکە وتی دایەگیان تۆ بوەستە. دایکی چاک نیعمەتێکی خوایە. بۆنی دایک زۆر خۆشە بێگومان. دایکەکە کوڕەکەی پێی و دایەگیان بوەستە تۆ. چەندێ خۆشە ئینسان لەگەڵ دایک و باوکێ چاک بێت. بۆیە کاتێککە دایکت باوکت ئیشێکی پێت سپارد وتی ڕۆڵە ئەو ئیشەم بۆ بکە بزانە خوای گەورە تۆی هەڵبژاردووە لە نێوان خوشک و براکاندا ئیشێکی گەورە عیبادەتێکی گەورە بۆ دایک و باوکت ئەنجام بدەیت ئەو چاکە بکەی بۆ خوای پەروەردگار. ئەوە عیبادەتێکی زۆر گەورەیە ئەو ئیشەی دایک و باوکت جێبەجێ دەکەی. خوا تۆی هەڵبژاردووە براکەت ئەیکا خوشکەکەت ئەیکا نایکە تۆ بیکە پاداشتێک گەورەی تێدایە. مناڵەکە وتی دایەگیان تۆ مەی خوێنە. وتی بۆ نەخوێنم ڕۆڵە گیان. وتی من ئەی خوێنم دایەگیان دەجار قل هو الله ئەحەد دەخوێنم ئەمجا لە بەهەشتا لە خانووەکە و قەسرەکانی خۆمدا جێگات دەکەم و بە یەکۆ دەبین. دایەگیان من دەیخوێنم بۆی تۆ لەگەڵ منا بژیت. کەواتە ئینشاءڵڵا لە بیری مەکەن. مناڵەکانتان فێرکەن با ئەم سوورەتە پیرۆزە بخوێنن بۆی ئینشاءڵڵا لە ڕۆژی قیامەتە لەگەڵ خۆشەویستانی خۆماندا لە بەهەشتا کۆبینەوە. ئەمە شتێکە پێویستمان پێیەتی کێ پێویستی بەوە نییە؟ دەیەگە ڕۆژی 100 جار بیخوێنی دە قەسر دەستکەوێ لە بەهەشتا کەمە؟ هەمووی لە ئاڵتون و لە زی و هەمووی پڕە لە خێزان پڕە لە خزمەتکار پڕە لە ناز و نیعمەت هەرچی نەفس حەزی تێدەگات لەو خانواندا هەیە لەو قەسرایە خۆ قەسرێکی بەتاڵ نییە هەیکەلێک نییە هەموو شتێکی تێدایە بەستە نا ئەوەی ئیمانەکەمان بجوڵێنین و بیخوێنین